لە کاتێکدا نەخۆشی شێرپەنجە لارێمی کوردستان بۆتە ڕەشێکی ترسناک لەسەر ژیانی هەزاران کەس و تا ئێستا بەهۆی ئەم نەخۆشیەوە ژمارێکی بەرچاو لە وڵاتیان ماڵاوایان لە ژیان کردووە. لە نێو ئەم تەنگژەی ژیاندا و بێئومێد بوون لا چارەسەر و دەربازبوون لەو نەخۆشیە ترسناکە کەمپینی ژیانەوە کە سێ ڕێکخراو باوکاری کەناڵی کورسان ڕێکیان خستووە جارێکی تر هیوایەکی مەزنی لە بەردەم درێژەدان بە ژیانی ئەو کەسانەدا دروست کردووە کە مەرگە ڕەشە لە بوونیان دەکات. بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە و هیوادارم هەموو کەسێک بێ بەشداری ئەم کەمپینە بکات و گرنگ نییە بڕەکەی چەند بێ بەڵام گرنگەوە تۆ بەشداری بکەیت. 22 ساڵم و پێش دایکمم لە دەست چوو بۆ نەخۆشیە 22 ساڵە من دەرونیەن و کۆمەڵاتیەن ئازارەکانی ئەچێژم. ئەمە ژیانی چەنەها کەس ئەپارێزێت کە هاتم لە تەلەڤیزیۆن ئەمەم بینی زۆر بە ئەرکێکی نیشتیمانی بزانی حەزم کردووە هەموو کەسێک لەلایەن خۆیەوانەیە ئەگەر بە 1000 دیناریش بێت بێ خۆی لەمە ناوی خۆی بنووسێت و بەشداری بکە. داواکەم لە بەڕێز سەرۆکی هەرێم لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بەڕێز سەرۆکی پەرلەمان و هەروەها لە بەڕێز ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و هەروەها لە بەڕێزانی بەرپرسی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کە من خۆم کادری یەکێتی نیشتیمانیم و هەروەها لە سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان با وەک چۆن ڕکەبەری ئەەکەین بۆ بەدەستهێنانی دەنگی زۆر و کورسی زۆر و بەڕێوەبردنی وڵاتە لێرەشا ڕکەبەری بکەین. من لێرەوە داوا لەو بەڕێزانە ئەکەم هەریەکە بە پەیامێک بە وتارێک داوا بکەن بۆ پشتگیری لەم کەمپینە بۆ سەرخستنی ئەم کەمپینە. لە ماوەی ڕۆژانی کەمپینەکەدا ژمارەیەکی بەرچاو لە وڵاتیان لە شاری سلێمانی و زۆربەی ناوچەکانی ترەوە لە ڕوانگەی هەڵوێستی مرۆڤ دۆستانەیانەوە بەشداریان لە هەڵمەتەکەدا کرد و کۆمەکیان بەخشیە توشبوانی شێرپەنجە. ئەم هەڵمەتانە ئەو پەڕی ئینسانیەتە بەڕاستی پێویستە تایبەت من خۆمی فکرم لەو کەسانی کە ساڵانێک ناڵانوە بەدەستم نەخۆشەوە لەبەرەوە لە زۆر کە زیاتر تێگەم لە ئازارەکانی. مای خۆشحاڵیە بەڕاستی ئەم سیفەتە جوانە لە ناو خەڵکی سلێمانیە بۆ جارێکی کە زیندوو بۆ کارێکی ئەوە بەخشندەیە کارێکی ئەوە جوانە کارێکی ئەوە هاوکاریە هیوادارم ئەم ڕێچکەیە بێتە ڕێچکەی داهاتوو بۆ سەرچاوەیەک بۆ کاری بەخشین. هەتاکو ئێستا ئەوەی کە لەسەر شاشەکە ئەیبینن 2,251 دۆلارە لەگەڵ 613 ملیۆن و 133,000 دینار. بێگومان بەردەوام وەکو ئەیبینن سرەی هاوڵاتیان نەخۆش و پیر و مناڵ و پەکەوتە و هەموو سەرەکەون بە ئەوەی بە زەحمەتیش سەرەکەوێت پارەهێنێ هەشە لە دوورەوە بە یەکێکە ئەینێریە و هەیە هەتاکو ئیستا هێناوێتی زۆر زۆر سوپاسی هەمویانەکەین بێگومان دەوری هەرچەندێک بێ ئەو بڕێ کە بەشداریان تیا کردو بەرزێ نرخێنین بە هیواین تا شەوێ سەعاتی دا ئەمە کەمپینە بەردەوامە خۆی 3 مانگ ئەخایەنێ هەتاکو 9 بە هیواین لا تاکو 9 لەم 3 مانگا ئێمە ئەو بڕی بەلایەنی کەمەوە 12 ملیۆن دۆلار کۆکەینەوە بۆ ئەوەی بتوانین دوو ئامێری لیناکی پێ بکڕین بە ناوی لیناکی دایک و مناڵ دای مەزرێنین لە سنتەری ژیانەوە. کەمپینی ژیانەوە کە ماوەی چەند ڕۆژێکە لە شاری سلێمانی دەستی پێکردووە بڕیارە بۆ ماوەی 3 مانگ بەردەوام بێت و لە چەند ناوچەیەکی تر کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە کۆ بکرێتەوە. ئەمە سەرباری ئەوەی لەو ماوەیەدا لە ڕێگەی ژمارە بانکیەکەوە هاوڵاتیان دەتوانن کۆمەک و هاوکارەکانیان بگەنە توشبوانی شێرپەنجە. کەمپینی ژیانەوە لە کاتێکدایە کە ساڵانە لە جیهاندا لە 7.5 وڵاتیان بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە گیان لەدەست دەدەن. مەریوانە بڵا، کورسان نیوز، سلێمانی.